سڵاوتان لێبێت ئەمڕۆ لە قەزای ڕواندز یادی 100 ساڵەی دامەزرانی قوتابخانەی پاشای گەورە لە مەراسیمێکی شایستەدا دەکرێتەوە کە هەر یەک لە سەرپەرشتیاری دارەی سەربەخۆی سۆران بەرپرسی لە قیدەی پارتی دیموکراتی کوردستان و بەڕێوەبەری گشتی پەروەردەی سۆران بەڕێوەبەری پەروەردەی ڕواندز بەرپرسانی تری حزبی و حکومی قایمەقامی قەزای ڕواندز لێرە ئەم مەراسیمە ئێستا دەستی پێکردووە. قوتابخانەی پاشای گەورە 100 ساڵ کاروانی پەروەردە و فێرکردنی تێدا بەڕێوە چووە کە ئەمڕۆژ لێرە مەراسیمەکە دەست پێکە کە چەندین ساڵاکی و بڕگەی جیاواز لەخۆ ئەگرێت لە مەراسیمە لەگەڵمان بن بۆ ئەوەی کۆی ئەو چاڵاکی و ئەم بڕگانەی کە ئەمڕۆ لە یادی 100 ساڵەی دامەزراندنی قوتابخانەی پاشای گەورە لە قەزای ڕواندز بەڕێوەچێک کە کۆنترین قوتابخانەی قەزای ڕواندزە لە سنووری پەروەردەی ڕواندز ئەمڕۆ یادەکەی دەکرێتەوە و قوتابیان مامۆستایان خۆیان ئامادە کردووە بۆ ئەوەی کە وتارەکان تەواو بوون دواتر بڕگە جیاوازەکانی ئەم مەراسیمە دەست پێ بکەن. ئەمڕۆ یادی 100 ساڵەی دامەزراندنی قوتابخانەی پاشای گەورە ئەکەینەوە. قوتابخانەیەک کە هەڵگری ناوێکە هەمومان کەم تا زۆر ناومان بیستووە، یەکێکە لەسەر قافڵەی میرنشینە کوردیەکانی. بۆیە ئەم قوتابخانەیەش بەقەد ناوی ئەو مێژووی تۆمار کردووە. هەزاران قوتابی لێرەوە فێری ئەلفوبەی خوێندن و نووسین بوون و بە پێنووسی دەستیانەوە بەرگریان لە خاک و نیشتیمان کردووە. ئەوێ ڕۆژێ هەر لێرە بوو دار و دەستەی بەشێن لەگەر هەرکی تێک و ئەلفوبەی کوردیدا جاهاتن قوتابیانیان ڕاپێش دەکرد. بەڵام ئەمڕۆ لە سای هێزی پێشمەرگە ئەبینی کە ئاڵای کوردستان شەکاوێ و هەمومان بەو پەڕی خۆشیەوە لە سای ئازادی و خوێنی شەهیدانەوە لێرە خۆ بووینەتەوە. بەناوی بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕواندز بە خێراتنی هەموو لایەکدانەکەی و خۆشحاڵی بە ئامادەبوونتان. جوانترین دەستپێکیش بۆ ئەو مەراسیمە ڕێزگرتنە لە گیانی پاچی شەهیدان، ئەو شەهیدانەی خوێنی خۆیان بەخشیوە لە پێناوی خاک و نیشتیمان و بۆ ڕێزگرتن لە گیانی ئەو مامۆستایانەی کە خزمەتیان کردووە و بەداخەوە کۆچی دوایان کردووە. لێرە خولەکێک لەگەڵ مارشینەتەوەی ئەی ڕەقیب دەوەستین. نەمری بۆ شەهیدان فەرمۆندانیشن. ئامادەبوانی بەڕێز بشمان بوونین ئەگەر کەشەکە گەرم بێتن، بەڵام بتوانین ئەگەر بۆ یادی 100 ساڵە هەمومان بەیەکەوە سەد خولەکێک لە خزمەتی پرۆسەی پەروەردە و فێرکردن و مامۆستایان و قوتابیان دابین. ئەمڕۆ ئێستاش وتەی بەخێرهاتن هەم وتەی بەڕێز وەزیری پەروەردە، وتەی بەڕێوەبەری گشتی، وتەی بەڕێوەبەری پەروەردەی ڕەواندز هەوڵمان داوە وتەکان زۆر کەم بکەینەوە. بۆیە وتەی بەخێرهاتنی هەرسێکیان لەلایەن بەڕێز مامۆستا هێمەند خورشید بەڕێوەبەری قوتابخانەی پاشای گەورە دەخوێندرێتەوە. بەڕێزیان با بفەرمێت. بەناوی خوای گەورە و میهرەبان. گەورەم فەرمووی خۆ نەچەمینن خۆمان نەچەمان، سەرۆک فەرمووی خۆ نەچەمینن خۆمان نەچەمان، پەروەردەمان کرد بە دروشممان، قەڵەممان کرد بە لولەی تفەنگمان، مامۆستا بوو بە قەلغان بۆ سەرخستنی پرۆسەی خوێندن لە کوردستان. بەناوی بەڕێوەبەراتی پەروەردەی ڕواندز و کارجێڕی قوتابخانەی پاشای گەورە بەخێراتنی زۆر بەڕێز بەهرام عەریف یاسین بەرپرسی لقیدەی پارتی دیموکراتی کوردستان و ئەندامی کۆمیتەی ناوەندی و بەڕێز جەناب بەڕێز هەڵگوڕ شێخ نەزیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران، بەڕێز کاک ئەحمەد قایمقامی قەزای ڕواندز و بەڕێز کاک موحسین بەرپرسی لێژنەی ناوچەی ڕوانزی پارتی دیموکراتی کوردستان، بەخێرهاتنی تەواوی سەرپەرشتیاران و مامۆستایان و ڕاگەیاندکاران دەکەین. بەخێر بێ سەرسەر و سەرسامان.
لە یادی 100 ساڵەی قوتابخانەی پاشای گەورەدا پیرۆزبایی لە خۆمان و خەڵکی شاری ڕەواندز و تەواوی دەوروبەری دەکەین. گەوهەر مێژوێک لە فێرکردن، سەدەیەک لە داهێنان و پێگەیاندن. لە یادی 100 ساڵەی ئەم قوتابخانەیەدا بە درێژایی سەدەیەک لە پێدانی پەروەردە و فێرکردن بە ڕۆڵەکانی شاری ڕەواندز و دەوروبەری 100 ساڵ بەر لە 100 ساڵ خەڵکی ئەم شارە بیر لە بیری بۆچوون و خاوەن قەڵەم و پێنووسی خۆی کردوتەوە. بڕیار درا لە دامەزرانی قوتابخانەیەک بە ناوی قوتابخانەی پاشای گەورە. خۆم بە خۆشحاڵ دەزانم ئەمڕۆ لە سەردەمی بەڕێوەبردن و خزمەتکردنی مندا ئەم یادە پیرۆزە دەکرێتەوە. بەڕێزان، بڕیاردان لە کردنەوەی ئەم قوتابخانە دەگەڕێتەوە بۆ سەید تاها شەمزینی کە یەکەم قایمقامی قەزای ڕەواندز و یەکەم قایمقامی قەزای ڕەواندز بۆ و مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1923. بەڕێزان، ئامادەوانی بەڕێز، قوتابخانەی پاشای گەورە لە تەمەنی 100 ساڵیدا تاوەکو ئێستا 13 بەڕێوەبەر خزمەتی ئەم قوتابخانەیان کردووە و بە سەدان مامۆستا وانەیان لەم قوتابخانەیە وتۆتەوە و هەروەها بە سەدان ڕۆڵەی ئەم شارە و دەوروبەری شاری ڕەواندز دەرچووی ئەم قوتابخانەیەن کە ئێستا ڕۆڵێکی بەرچاویان هەیە لە خزمەتکردنی وڵات و هەموو کایە سیاسی و حکوومیەکانی هەرێمی کوردستان و عێراق بەگشتی. بەڕێزان، سەرەڕای ئەو بەرەنا هەموارەی کە بەسەر هەرێمی کوردستاندا هاتووە، بەڵام قوتابخانەی پاشای گەورە تەنها بۆ 1 دقەیەش هیچ بایکۆت و ئۆفێک ڕووی نەداوە و تەنانەت لە هەموو کوردستان ئەوە شێوازێک پەیڕەو ئەکرا، بەڵام شانازی قوتابخانە و کارجەری قوتابخانە ئەوە بوو تەنها بۆ 1 وانەیەشوانە لەو قوتابخانەیە نەفەوتە. بۆیە هیوادارین ئەم ساڵی بە گروتینێکی پڕ زانست و زانیاری و بە هەنگبەیەکی پڕ لە زانست ڕوو لە هۆڵەکانی خوێندن بکەین و مژدەی خوێندن و خوێندەواری بە تەواوی شاری ڕەواندز و کوردستان ببەخشین. بەڕێزان، ئەم قوتابخانەیە چەندان قۆناغی پەروەردەیی بڕیوە کە حکوومەتی هەرێمی کوردستان پەیڕەو کردووە و تەنانەت بوویتە پرۆگرام و لە تەواوی کوردستان پەیڕەو کراوە. بۆیە دووبارە یادی 100 ساڵە پیرۆز بێت لە تەواوی خەڵکی شاری ڕەواندز و دەوروبەری. سەری ڕێز و نەوازش بۆ تەواوی مامۆستایانی کۆچکردوو و هەروەها هیوای تەمەندێژی بۆ ئەو مامۆستانێک کەوە لە ژیان داماون. دووبارە بەخێر بێن، سەرسەر و سەرچاو. زۆر سپاس بۆ مامۆستا هێمن خورشید بەڕێوەبەری قوتابخانە، بە خێراتنی مامۆستاکە ئایلیشا بەڕێوەبەری گشتی پەروەردەی سۆرانەکەین کە تازە گەیشت بەهۆی سەرقاڵبوونی بە چالاکیێکی تر. بەڕێزان، ئێستاش وتەی بەڕێز کاکەڵبوو شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران ئەخوێندرێتەوە، هەرچەندە ئێستا سەرقاڵی لێدوانە. بۆیە گوتمان وتەکان زۆر کورت ئەکەینەوە، تەنها 2 وتەمان هەیە. لە دوای وتەی کاکەڵبوو دەست بە بڕگەی و چاڵاکیەکانی ترمانەکەین بۆکەوەی ئەمڕۆ ڕێکمان خستووە بۆ یادی 100 ساڵەی قوتابخانەی پاشای گەورە، ئەو قوتابخانەی کە بە درێژایی تەمەنی هیچ کاتێک دەرگایدا نەخراوە. کاکەڵبوو بفەرموو بۆ پێشکەشکردنی وتەکەی خۆی. بەناوی خوای گەورە و میهرەبان، مامۆستایان و قوتابیانی خۆشەویست، برای بەڕێزم کاک بەهرام، بەڕێوەبەرایەتیەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران، بەیانیتان باش. خۆشحاڵین ئەمڕۆ کە لە قوتابخانەیەکی تەمەن 100 ساڵە بەشدارین لە مەراسیمی یادکردنەوەی 100 ساڵەی دامەزراندنی. قوتابخانەیەک لە شارێکە کە شارەکە خۆی 500 ساڵە قوتابخانە بۆ تەواوی ئەو دەڤەرە. لە ماوەی ئەو 100 ساڵی ڕابردوو بە سەدان و بە هەزاران مامۆستا و چین و توێژەکانی ئەندازیار و پزیشک لەو قوتابخانەیە بەرهەم هاتووە.
بەڕێزان باس لە مێژووی دروستکردنی ئەو قوتابخانەیە کرا ئەوەی من دەمەوێت ئاماژەی پێ بکەم ئەو کاتێک کە ئەم قوتابخانەیە تاکە سەرچاوەی پێگەی فێرگە و خوێندن بوو لە تەواوی دەڤەرەکە ئێستا ئێمە بە خۆشحاڵیەوە لە قۆناغێکی دیکەداین کە زیاتر لە 600 قوتابخانە و باخچەی ساوایان لەو دەڤەرە بوونی هەیە. ئیدارەی سەربەخۆی سۆران دوای دامەزراندنی کاری جددی کردووە بۆ بەرەو پێشبردننی کەرتی پەروەردە لە تەواوی ئەو دەڤەرە. هەبوونی ئەو قوتابخانانە بۆ ماوەی 100 ساڵ پەیامێکی ڕوونە بۆ ئێمە کە دەبێ کەرتی پەروەردە لەم دەڤەرە چۆن پێشتر و لە ڕابردوو لە مێژوو لە لووتکە بووە دەبێ هەر لە لووتکە بمێنێتەوە. بە درێژایی شۆڕشەکانی کوردی پرۆسەی خوێندن تەنانەت لە ناو ئەشکەوتەکانیش بیتن نەوەستاوە. ئەوە پەیامێکیش بووە بۆ وڵاتان و بۆ هەموو دەوروبەرمان کە ئێمەی کورد ئەهلی خوێندن و ئەهلی سەردەمیانەین و تەنها بەوە ناسراو نەبین کە لە ساڵانی ڕابردوو ئەگەر زیاتر ڕۆ لە پێشمەرگایەتی کراوە ئەوە بۆ ئەوە بووە کە بەرگری لە خۆمان بکەین. لە سەختترین کاتیشدا و لە سەختترین ڕۆژانی شۆڕشیش پرۆسەی خوێندن لە هەموو دەڤەری ئێمە لە هەموو ناوچەکانی کوردستان نەوەستاوە. بەداخەوە دوای ئەو هەموو ساڵانە دوای ئەو هەموو شۆڕشانە لە ناخۆشترین کات پرۆسەی خوێندن نەوەستاوە، بەڵام ئێستا دوژمنانمان توانیتیان زەفەر بە چەند ناوچەیەکی کوردستان ببن بۆ ئەوەی هەوڵ بدەن پرۆسەی خوێندن پەک بێخن، چونکە ئەوان باش دەزانن تەنها لەو ڕێگایەوە دەتوانن زیان بە پرۆسەی خوێندن و زیان بە دۆزی کورد بگێنن. ئێمە لەو قوتابخانە 100 ساڵەیە و لەو دەڤەرە ئەو پەیامە بە دوژمنان ڕادەگەینین کە ئێمە ناهێڵین ئەو پەیامەت ئەو کارەتان سەر بگرێتن و دژی دەوەستینەوە و دەبینە سەرچاوە بۆ ناوچەکانی دیکەش کە ئێستا ئەوان تا حەدێک توانیویتیان قەنەعەت بە مامۆستایان بێنن بایکۆتی ژوورەکانی خوێندن بکەن. لێرەوە جارش کە بە پێویستی دەزانم بە ناوی سەرۆکی حکوومەت ڕێزدار مەسرور بارزانی سوپاس و پێزانین بۆ تەواوی مامۆستایانی ئەو دەڤەرە و ئەو سنوورە بکەین کە هاوشان لەگەڵ ئێمە و لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بەرەنگاری ئەو هەڵمەتە بوونەتەوە. بەڕێزان، کێشە و پێداویستەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران لە قوتابخانەکان ئێمە دەزانین زۆرن و کاری جدیمان لەسەر کردووە بۆ ئەوەی هەوڵ بدرێتن کە تا حەدێک بە تایبەتی قوتابخانە دوورودەستەکان و قوتابخانەی گوندەکان هەوڵ بدرێتن پێداویستەکانیان بۆ دابین بکەین لە ڕووی نۆژەلکردنەوە و ئەو پێداویستیانە کە پێویستیانە. ئێمە پارساڵ لیژنەیەکی تایبەتیمان دروست کرد لە ئیدارەی سەربەخۆی سۆران سەردانی زۆربەی ئەو قوتابخانەیان کرد. ئەم ساڵش بە خۆشحاڵیەوە لەگەڵ جەنابی وەزیری پەروەردە لە سەرخەتین لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆران ئێستا لیستێکمان ئامادە کردووە بۆ هەموو ئەو قوتابخانانەی کە پێویستیان بە نۆژەلکردنەوە هەیە بۆ ئەو شوێنانەی کە تا ئێستا قوتابخانەیان بۆ نەکراوە. ئێستا خەریکین بە بەرنامەیەک ئەم قوتابخانانە هەم ئەوانەی نۆژەلکردنەوەی گوندەکان دەست پێ دەکەین، دەستشمان پێکردووە لە هەندێک ناوچە، بەڵام بە هەڵمەتێکی بەرفراوانتر دەستیان پێ دەکەین و لە ئایندەیەکی نزیک هەوڵ دەدەین قوتابخانەکانی هەموو سنووری ئیدارەی سۆران و گوندەکان بە شێوەیەکی سەردەمیانە دروست بکەینەوە. خۆتان نەزانن ناوچەی سۆران ناوچەیەکی بەرفراوانە، ڕووبەری جۆگرافیای ئەم ناوچەیەکی زۆر بەرفراوانە، لەوانەیە پێویستمان بە کاتێک بێتن، بەڵام ئەوەی گرینگە ئێمە بڕیارمان داوە لەگەڵ جەنابی وەزیری پەروەردە بۆ ئەوەی دەست بە نۆژەنکردنەوە و دروستکردنی قوتابخانە نوێیەکان بکەین. پرۆژە خزمەتگوزاریەکان هەم لەم مەراسیمە بە فرسەتی دەزانم باز بکەین. ئەم ساڵا وەکو پێویست لەوانەیە وەکو پارساڵ نەمانتوانی بتن دەست بە پرۆژەکان بکەین لە کاتی خۆیان، ئەوەش کە ڕوون و ئاشکرایە دیسانەوە دوژمنانی کورد کە چاویان بە
بەرەو پێشچوون و بە خزمەتگوزاریەکانی هەرێمی کوردستان نایەتن بە چەندین کێشە و گرفتیان بۆ دروستکردین. سەرەڕای ئەو هەموو کێشە و گرفتانە ئێمە بە خۆشحاڵیەوە دەستمان بە پرۆژەکان کردووە. ئەوەی دەمەوێت لێرە ئاماژەی پێ بکەم سنووری ناوچەی قەزای ڕواندزە کە لەم چەند ڕۆژەی داهاتوو جەنابی قایمقام کاک ئەحمەد لەگەڵ بەڕێوەبەرەتەکانی پەیوەندیدار دەست بە جێبەجێکردنی پرۆژەکانی ئەم سنوورە دەکەن بە تایبەتی چەند پرۆژەیەکی استراتیجی هەیە کە چەند ساڵێکە ئێمە بەرنامەی بۆ دانرا و بەڵام نەکرابوو. یەکێک لەوانە پرۆژەی ئاوی دۆڵی ئاکۆیان کە لەم چەند ڕۆژانەی داهاتوو دەکێت تا بواری جێبەجێکردن و چەند پرۆژەیەکی خزمەتگوزاری لە ناوچەی گەروان و دۆڵی ئاکۆیان کە لە دوای سەردانمان بۆ ئەو ناوچەیە بەدەستمان گەیشت بوون. ئینشاڵڵا لەو چەند ڕۆژە دەست بە جێبەجێکردنی ئەو پرۆژانە دەکەین و هیوادارین پرۆژەی زیاتریش لە ئایندەیەکی نزیک ئەو پرۆژە استراتیژیانە کە باسمان کرد لەم سنوورە دێخینە بواری جێبەجێکردن. وەلێرەوە من دەستخۆشی لە قایمقامی ڕواندز کاک ئەحمەد دەکەم، دەستخۆشی لە بەڕێوەبەری پەروەردەی ڕواندز مامۆستا سنوور دەکەم کە ڕۆژانە زۆر بە پەرۆشن بۆ هێنانی پرۆژە خزمەتگوزاریەکان بۆ ئەو ناوچەیە و هەمان شێوەش بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕواندز یەکێکە لە بەڕێوەبەرایەتی هەرە چالاکەکان و سەرکەوتوی ئیدارەی سەربەخۆی سۆران. بۆیە من لێرەوە دەستخۆشیان دەکەم و سوپاسیان دەکەم. لە کۆتاییدا سڵاو و درود بۆ هەموو ئەو بەڕێوەبەر و مامۆستایانە دەنێرم کە لە نماوەی 100 ساڵی ڕابردوو خزمەتی پرۆسەی خوێندنیان لەم شارە کردووە، ئەوانەی کە لە ژیان نەماون و دەستخۆشی لەو مامۆستایانەش دەکەم کە تا ئێستا لە ژیان ماون و سیمای ئەو قوتابخانەیە هەم لە پرۆسەی خوێندن و هەم لە لایەنەکانی دیکەی وەکو خۆیان هێشتوێتەوە ئەو کەلتورەی کە شاری ڕواندز ئەوەیە کە شانازی پێوە بکاتن کە سەرچاوی سەرەکی خوێندن و فێرگە بوو هەموو دەبەری ئیدارەی سەربەخۆی سۆران. جارێککە سوپاس بۆ ڕێکخەرانی ئەو مەراسیمە و هیوادارم هەبوونی قوتابخانەیەکی 100 ساڵە زیاتر پاڵنەر بێتن بۆ ئەوەی ئێمە پرۆسەی خوێندن بە بەرزی لەو دەبەرە بێرینەوە. سەرکەوتن بۆ قوتابیان و بۆ مامۆستایان و کوردستانیشمان هەراوەدان. زۆر سوپاس. زۆر سپاس بۆ بەڕێزکا کەڵگۆر شێخ نەزیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران. جێی خۆشحاڵیە کە یادەکەی دەوڵەمەندتر کرد بە وتارەی پێشکەشی کرد بە تایبەتی ڕاگەیاندنی کۆمەڵێک پرۆژەی خزمەتگوزاری گرنگ لە سنووری قەزای ڕەواندز. ئەمە ئەو پەڕی جێگەی خۆشحاڵیە بۆ هاوڵاتیانی سنووری قەزای ڕەواندز بە تایبەتی پرۆژەی دۆڵی ئاکۆیان کە یەکێک بوو لەو پرۆژانەی کە دەمێک بوو هاوڵاتیانی دۆڵی ئاکۆیان باسییان لێوە کرد. ئەمە پاڵپشتی و هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نوێم و ڕێزدار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ ئەو شارە مێژوویە. بۆیە پێگەی ئەم شارە لەلای حکوومەتی هەرێمی کوردستانیش پێگەیەکی تایبەتە هەردەم هەوڵەدەن باشترین پرۆژە و خزمەتگوزاری پێشکەش بکەن سەرەڕای هەموو قەیران و ئاستەنگەکان. بەڵام کاروانی ئاوەدانی لە سایەی سەرۆک بارزانی و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار مەسرور بارزانی ناوەستێت. بەڕێزان ئێستاش دەست بە بڕگەکانی ترمان دەکەین بۆ ئەوەی کاتی زۆرتان لێ نەگرین دەزانین تۆزێک ڕۆژی لاکتانەکە نمایشێکی شانۆ هەیە لەلایەن گروپی چاڵاکی ئامادەی زانستی شەمالی کچان بە سەرپەرشتی مامۆستا ڕۆژان محەممەد ئامادە و ستافەکەی بفەرمون بۆ ئەم کورتە شانۆیە.
بەڵێ مەراسیمی یادی 100 ساڵەی دامەزرانی قوتابخانەی کە ئەمڕۆ بامەدەبوونی سەرپەرشتیاری دارایی سەربەخۆی سۆران بەرپرسانی حزبی و حکومی لێرە مەراسیمەکە بەڕێوەتی ئێستا شاگەریەک لەلایەن چەند قوتابیەک واچی لاگەڵمان بن بۆ مەراسیمەکەتان بۆ بگوازینەوە. لای من وایە کۆرکە و ڕێش لق و گەڵا نابن بە چوار دەبن ڕێژ وەکو تنار جوانی و پاکی نابن بە چوار دەبن بەیان لە لای دڵدار ئەوەی وا دوو دەبێک نابن بە چوار یەکجار زۆرن بەڵام لەکوێ دەنەژمان تەنیا ئەوەندە دەزانم دەلەشم سەد پارچەکەن بچتە لەژێر گولە و ڕەبار بچمە سەردار قسەی دڵنجێتە سەرزار کوردستانم ڕای ڕاستێکە و نابێ بە چوار دەستخۆش بۆ قوتابیانی ئامادەی زانستی شەمامی کچان بە سەرپەرشتی مامۆستا ڕۆژان لێرەشەوە جارێکی تر داوا لە مامۆستایانی خۆشەویستەکەین زیاتر و زیاتر هەستی نیشتیمانی خزمەتکردنی خاک و نیشتیمان ڕێزگرتن لە خاک و نیشتیمان فێری قوتابیانی خۆشەویست کرد پێیان بڵێن ئەوە ئێمەین لە هەرێمی کوردستان ئەوە ئێمەین لە شاری ڕواندێز 100 ساڵە خزمەتی پرۆسەی پەروەردە فێرکردن دەکەین ئەم قوتابخانەیە جیاواز لە هەموو قوتابخانەکانی تری کوردستان هەموو پێکهاتە و دەنگ و ڕەنگ و ئاین و جیاوازەکان لێرە فێری ئەلفوبێ خوێن تخوا غريبم ضلكم مشكينو ضلكم بوالم بواني بوالم مرحبا يكو سرهد وشوالم
جوانم مرحبا يك واحسن هد جوانم لما زلتينا رحبا ديار بو لما زلتينا رحبا ديار بو يا اخوان بيشم الله هرلار لاربو يا اخوان بيشم الله هرلار لاربو ضلتم بوالم بواني بوالم مرحبا يكو سرهد جوانم مرحبا يكو سرهد جوانم Bala bala da balaların ani Bala bala da balaların ani Vere gel abin sırşime şani Vere gel abin sırşime şani Bırakın bavalım bavani bavalım Merhaba yeko serherdu çavalım Merhaba yeko serherdu çavalım لهورا مانوا أتا سليماني ريقان بوغو رشكن يا ديب ميواني ريقان بوغو رشكن يا ديب ميواني يا رمها توتو يا أخوة بخير بيتو وامزاني كلام دورا أو مني بيرتوتو وامزاني كلام دورا أو مني بيرتوتو مني بيرتوتو أبشرت بيمان بين ليك جانبينو أبشرت بيمان بين ليك جانبينو تعتا بيك وبالقدرنا كبينو تعتا بيك وبالقدرنا كبينو يا رمها توتو أخوة بخير بيتو وامزالي كلام دورا أو مني بيرتوتو وامزالي كلام دورا أو مني بيرتوتو مني بيرتوتو دەستخۆش بۆ قوتابیانی خۆشەویست لە قوتابخانەی هێشووی بنەڕەتی کچان و بۆ ئەو نمایشیان لە ڕێگەی دەفەوە. بەڕێزان ئێستاش نمایشێکی تر لەلایەن قوتابیان ئامادەکراوە کە نمایشی ژمارە 100 گزارش لە یادی 100 ساڵەی قوتابخانەی پاشای گەوراکە لەلایەن گروپی چاڵاکی قوتابخانەی شیای بنەڕەتی کچان بە سەرپەرشتی مامۆستا بەلار سابر ئامادەی کردووە. مامۆستا بەلار بفەرموو لەگەڵ قوتابیەکان.
دەستخۆش بۆ قوتابیانی خۆشەویست لە قوتابخانەی شیعر نەڕەتیکسان بەسەر فەرشتی مامۆستا بەلار نمایشی سەمایدا لە پێشکەش دەکرێت لەلایەن گروپی چاڵاکی قوتابخانەی شیعر نەڕەتیکسان ئەویش هەر بەسەر فەرشتی مامۆستا بەلارە. مامۆستا بەلار فەرموو ئەو نمایشی سەمایدا لەش پێشکەش بکەن.
دەستخۆش بۆ قوتابیانی خۆشەویست لە قوتابخانەی شیای بنەڕەتی کچان دوات ساڵاچی کە قوتابیان ئامادەیان کردووە کە چرای 100 ساڵەیە پێشکەش دەکرێت لەلایەن گروپی چاڵاچی هەمان قوتابخانەی شیا بە سەرپەرشتی مامۆستا بەلار کە یەکێکە لە مامۆستا چاڵاکەکانی ئەم قوتابخانەیە بە یەکەوەش سەرەندی چاڵاچیەکەیان ئەدەین کە گوزارشتە لە یادی 100 ساڵەی قوتابخانەی پاشای گەورە با بفەرموو. دەستخۆش بۆ قوتابیانی خۆشەویست لە قوتابخانەی شیا هیوای سەرکەوتنیان بۆ خوازین میوانانی بەڕێز زارێکی تر بە ناوی مامۆستا سنوور بەڕێوەبەری پەروەردەی ڕەواندز وێرای بە خێراترمان هەمیش داوای لێبوردنەکەین ئەگەر کەشەکە تۆزێ گەرم بێت بەڵام ئیدی ئەمە هەر بۆ خۆشی و لەگەڵ قوتابیان و مامۆستایانی خۆشەویست و مەراسیمە لەگەڵمان بەشدار بوونە جێگەی دەستخۆشی و ڕێزە. ئێستاش هەم لەگەڵ داگیرساندنی مۆمی 100 ساڵە و پەردە لەسەر تابلۆی بەڕێوەبەری قوتابخانەی پاشای گەورە کە لە ساڵی 1923 هەتا 2023 لا دەدرێت کە لەلایەن مامۆستا سامان عەزیز ڕەسوڵ ئامادەکراوە هەروەها کاری دیزاینیش لەلایەن کافتەی مۆحتەسیم ئەنجامدراوە لەگەڵ نمایشکردنی چەندین وێنەی کۆن و ئەرشیڤی قوتابخانە داوا لە تێکڕای میوانانەکەین بێن هەم مۆمەکان دابگیرسێنن هەمیش پەردە لەسەر وێنەی بەڕێوەبەری قوتابخانەکان دابنن کاکەڵ بۆ کات بەردام هەموو میوانان هەیەکەوە مامۆستا سنوور بفەرموو.
دەڵێن یەکەم شانۆگەری کە لەو شارێکە لەو دەبەرە قوتابخانەیە مامۆستاکە بەناوی فواد ڕەشید وە هەشتی زەمانی وە هەستا بە یەکەم شانۆگەری بەناوی دیکتاتۆری نیرۆ هەروە دەبای ئەمە ذاتی شانۆگەری ژاوی هونەر خۆشویستی شێوەکاری هەروە لە عەتاکانی شرکەتی مۆسیقالێک یا مینیستەرەکەی بەفیزارە گەورەکانی بەڵام بەگەکان بە خۆی دەم بەستێنە پێشنیارێک دەکەم ئەگەر ڕخسەت بیر ئەو پێشنیارم نەوەردەگرن تاریخ دەجارێک بۆ سەد ساڵە ئەشانە پێشنیاز دەکەم وەکو مامۆستاچی هێشتا خەداتی هەموویان پێشنیار دەکەم ئەرشیفی پەروەردەی وانزێ بکرێتەوە شوێنێکی بەناوی دەکرێت دوو مامۆستا لێدا مامۆستاخانەی شەکەکان بەڵگەنامەکان دیپلۆمێتەکان بەردەکان بکرێت بۆی بتە ئەرشیفێکی دەوڵەتی ئەو لەبەرە لە فەرمان بەڵێ ئازان دیمەنی ئێستای مەراسیمی یادی سە ساڵەی دامەزراندنی قوتابخانەی پاشای گەورەیە کە ئەمڕۆ لێرە لە قەزای ڕواندز ئەم یادا بەڕێوەچوو مەراسیمێک کە چەندین بڕگەی جیاواز لە خۆی گرتبوو لێرە هەریەک لە سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران بەڕێوەبەری قوتابخانەکە پەیام و گوتاریان هەبوو لەوەی کە ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە و هەڵگور شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران بە ناوی مەسعود بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سوپاسی خۆراگری مامۆستایانی کرد لەوەی کە لە ناوەندەکانی خوێندن ئێستا خزمەت دەکەن لە مەراسیمەکە وە گوتم ئەمڕۆ یادی 100 ساڵە بەڕێوەچێ لە 100 ساڵ تاکو ئێستا 11 بەڕێوەبەر لەو قوتابخانەیە دەست بەکار بوونە لێرە پەردە لەسەر پەیکەری ئەم مامۆستایانە ئەو بەڕێوەبەرانە لادرا و چەندین نمایشش لەلایەن قوتابیەکانەوە بەڕێوەچوو ئەمە بوو کۆی ئەو بڕگە و چالاکیانەی ئەمڕۆ لە قوتابخانەی پاشای گەورە لێرە لە ڕواندز بەڕێوەچوو.